ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف المرسلين وقائد المجاهدين وإمام المتقين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. بینەرانی بەڕێز و خۆشەویست، برایان خوشکان لە هەر شوێنەکەن، سەلام و سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەکتان بێ. خۆشحاڵە بم لە خزمەت جەنابتانە لە بابەتێکا کە بەڕاستی پیاوی خۆی ئەوێ لەم مەیدانەیە بتوانێ ئەسپی خۆی تاو بدا. ئەویش بابەتی ترسان لە خوای پەروەردگارە. ترسان لە خوای پەروەردگار بۆ معنایەی الخوف من الله، بابەتێکە بەڕاستی زۆر سام ناکە ئینسان ئەگەر بێت و ترسی خوای پەروەردگار لە دڵیان نەبێ و خەوفی خوای پەروەردگار بەکار و کردەوەکانیەوە دیار نەبێ، بێت و تەنها بە قسە بێت و تەنها بە وتە ئەم بابەتە لە خزمەت جەنابتانە باز بکات. چ بە خۆم ئەڵێم چ بە هەر کەسێکی کە بیەوێت بەڕاستی ئەسپی خۆی لەم بوارە تاو بدا. شەرمەزاریە بۆ ڕۆژی قیامەتمان، ڕووزەردیە بۆ ڕۆژی قیامەتمان. لێرا بە خەڵک بڵین لە خوا بترسە و باسی خەوفی خوای بۆ بکەین و بەڵام بۆ خۆمان ئاگامان لە ترسی خوا و لە خەوفی خوای پەروەردگار نەبێ. خۆشەویستانم، زۆر جار ترسان لە خوا بە هەڵە تەفسیر ئەکرێ و باز لەوە ئەکەن کە باسی خەوف لە خوا ئەکەین، باسی تەقوای لەگەڵا تێکەڵ ئەکرێ کە بەڕاستی بۆ خۆی تەقوا خۆپارێزیە. هەڵبەتە کە ئەڵین تەقوا بابەتەکەی فراوانترە، ئەتوانین بڵێن الخەوف من الله، یان لە خوا ترسان بەشێکی تەقوایە کە ئینشاءڵڵا کە خوای گەورە تەمەنی داین لە بابەتێکی کە و لە ئەڵقەیەکی درا لە خزمەت جەنابتانە بە تەفسیلتر بە فراوانتر باز لە مەوزوعی تەقوا ئەکەین کە تەقواش بۆ خۆی ئەویش بابەتێکە کە ئینسانی مسلمان بەهۆی بوونی تەقوا لە دڵیدا، بەهۆی تەقوا، بەهۆی بوونی تەقوا لە کردەوەکانیدا بەڕاستی پلەپایی ئەچێتە ئاستی عیلیین بەهۆی تەقواوەیە کە خوای پەروەردگار لێی ڕازی ئەبێت و کارکردەوەکانی مەقبولە بێ لای خوای پەروەردگار. بابەتی ئەمڕۆمان وەکو عەرزم کردن بابەتی خەوف من اللهە، بابەتی ترسان لە خوایە. خۆشەویستانم، ئەگەر بمەوێ ڕێگەتان بۆ کورتکەمەوە، ئەگەر بمەوێ بەخۆشم و بە ئێوەش عەرزی جەنابتان کەم کە الخەوف من الله، ترسان لە خوا، پێناسەیەکی زۆر کورتان بۆ بکەم یاوەکو بە کورتی عەرزی جەنابتان بکەم کە ئینسان ئەگەر پەنهان و ئاشکرای وەک یەک وابوو دڵنیابن ئەو بەندەیە بەندەیەکی لەخوا ترسە. هەر کاتێک کە تۆ ئەو کاتانەی کە لە پەنهان و نهێنی و شەوە تاریکەکان و جێگە پەنهانەکانیت خۆپارێزیت هەبوو، دەستگرتنەوەت هەبوو، سنوورەکانی خوای پەروەردگاری نەئەبەزاند، ئەوە دڵنیان بە دەرەجەی ئوولاتر، بە دەرەجەی لە پێشتر لە کاتی ئاشکراشە هەروە ئابی. بەڵام هەر کاتێک وامان لێ هات تەنها لە ئاشکرایە خۆپارێزی یاوەکو بڵین لە خواترسانمان پێوە دیار بوو، سنوورەکانی خوای پەروەردگارمان نەئەبەزان، لە پەنهانە، لە گۆشە نهێنیەکانە، لەو کاتانەی چاوی کەسمان لێ دیار نییە و هەز ناکەین بەوەی کە چاوی خالقێک بەسەرمانەوەیە، ئەو ئاەتەمان لە بیر چوو لێ بێ ئاگا بووین کە ئەفەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبا. ئەو کاتە بزانە بەڕاستی ئەو دڵەی جەنابت، ئەو دڵەی من و هەموو ئەو بەڕێزانە
کە لەو حاڵەتەیان بەڕاستی دڵنیابن لەوەی کە یان خەوفی خوای تیا جێگیر نییە یان ئەگەر تایە جێگیریش بێ ئەندازەکەی کەمە نەبووەتە باعیسی ئەوەی کە بەڕاستی وای لێ بکات پیاوێکی لە خوا ترس بێ. بۆیە بڕەزانم بەڕاستی ئەمە هەر کەسێ بیکا بە قیاس هەر هەمومان ئەمە بکەین بە پێوەرێک بۆ دەرەجەی لە خواترسانی ئێمە بەرامبەر بە خوای پەروەردگار تا چ ڕادێ بزانین ئێمە فعلەن بەندەیەکی لە خواترسین بەندەیەکین بەڕاستی لەوانەی کە خۆمان ئەپارێزین لە حرامەکانی خوای پەروەردگار ئەو کاتە بەڕاستی تام و لەزەت و چێژی عیبادەت هەست پێ ئەەکەین. ئەگەر تەماشاکەن خوای پەروەردگار لە سەرەتای دووەم سوورەتی قورئانی پیرۆزدا کە سوورەتی بەقەرەیە خوای گەورە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. دقتي كم آياتي قرآني بيروز بين آياتي يكم دوام لێرە دائما پێویستمان بە تەفسیرەکەی نییە کە خوای گەورە فەرمی ئەلیف لام میم ئەوەی کە معناکەی بە چەند شێوەیەک لێک دراوەتەوە ئەنجا خوای گەورە باسی ئەم قورئانەمان بۆ ئەکا کە ئەفەرمێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. ئەفەرمێ بەڕاستی ئەمە بۆ لە خواترسەکان بۆ ئەوانەی کە خۆپارێزی ئەکەن لە حرامەکانی خوای پەروەردگار هودایە ڕێ ڕۆشنکەرەوەیە بەڕاستی ڕێگەی دنیا و قیامەتی بۆ ڕۆشن ئەکاتەوە. دوای دێت وەسفێکی ئەمانە ئەکات ئەم متەقیانە ئەم لە خواترسانە کەوەکو عەرضی جەنابتانم کرد خەوف من الله جوزئێکە بەشێکە لە چەند بەشێکی لە خواترسان لە چەند بەشێکی متەقین. یەکێ لەو سیفەتانەی کە بەڕاستی لە ئینسانی خواترسا دەرەکەی خوای گەورە لێرا بۆمان باسەکە ئەفەرمێ الذين يؤمنون بالغيب لە کاتی پەنهانە باوەڕی بە عالەمی غەیب هەیە لە کاتی نهێنیەکانە لە شەوە تاریکەکانە لەو کاتانەیە کە چاوی خەڵکی لێ دیار نییە تەنها چاوێک شک ئەبا کە چاوی ڕەب العالەمینە يؤمنون بالغيب هیچی کە باس ناکە خوای گەورە لە تەفاسیلی ئەم يؤمنون بالغیبە ئەفەرمێ يؤمنون بالغیب ئیمانی بە عالەمی غەیب هەیە کە عالەمی غەیب ئیمانی پێی هەبوو هەز ناکەی لەوەی کە ئێستا بە تەنهای تەنهابی هەز ناکەی بەوەی کە ئێستا چاوی کامیرەکان و چاوی خەڵکەکانی لێ دوورە چاوێک نەبێنت بینێ بۆیە هەموو دەقە و سەعاتێک هەستەکەی لەوەی کە کامیرەی مراقەبەی خوایی چاوی مبارەکی خوای پەروەردگار بەبان سەرتەوە ئەڕوا ئەدبینێ تێت ئەڕامێنێ بزانە چی ئەەکەیت. بۆیە بەڕاستی پیاوێکی وەکو عوسمانی کوڕی عەفان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووە وەسفی کردووە بە حەیاتترین بەندەی خوا لە ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەفەرمێ کاتێ ئەچووە حەمامەوە بۆ کاتی خۆشۆردن و شاوەرکردن ئەفەرمێ ئاوا خۆی کڵۆڵە ئەکرد شەرمی ئەکرد حتا لەناو حەمامە حاشا لە ڕووتان بەڕووتی و بە بێجل و بەرگی دەرکەوێ چونکە هەستی کرد لەوێژ مراقەبی خوای پەروەردگاری لەسەر. ئەمەیە لە خواترسان بەڕێزانم کە تۆ مراقەبەی خوایی لە هەموو دەقە و سەعاتێکە هەست پێ بکەی کە لە تۆ پەنهان نییە لە تۆ نهێنی نییە هەموو دەقە و سەعات لەو کاتانە کە چاوەکان هیچ شتێک نابینێ لەو دەقە لەو گۆشە سوچ و گۆشانەی کە تاریکایی مەودای چاو تیا نابینێ هەستکەی لەو کاتانە خالقێکەیە کە تۆ ئەبینێ. ئەمەیە کە بەڕاستی ئینسانی موسڵمان ضرورە هەستی پێ بکاکە بۆ ئەوەی کە لە خواترز بێ بۆ ئەوەی کە بەڕاستی بەو بەندانە حسێ بکرێ کە پیان ئەوترێ خەوفی خوا لە ناو دڵیانایە. دا بەڕێزانم بەندایەتیکردن بۆ خوای پەروەردگار لە بینی دوو سنوورایە. سنوورێکیان ئەم ترسان لە خوایەیە
سنووریشیان ئەو ڕەجا و ئومێدەیە بەخوای پەروەردگار کە لە مابەینی ئەم دوانەیە ئینسان عیبادەت نەکا بە هیلاکە تا ئەچێ. ئەگەر لە بابی یەکەمیانە ئەمەندە لە خوا ترسبی چاو لە ڕەحمی خوا نەمێنێ، خوا پەنامان بە ئینسانی پێ کافرە بێ و لە دین دەرئەچێ. هەندێک کەس بە بارەکەی تریان ناکەوتون، ئەوەیان چاویان لە ڕەحمەتی خوا و میهرەبانی خوا و لێخۆشبوونی خوا هەیە، ترسی خوا لە دڵیانان نەماوە. ئەمەشیان ئینسانی پێ بە هەلاکەتە چێ و زۆر جار ئینسان پێ باوەڕ ئەبێ. وای لێ دێ بەڕاستی لە سنووری ئیسلامەتی و دینداری پێچێتە دەرەوە. بۆیە خوای پەروەردگار لە زۆر جێگای قورئانە ئیشارەی بەمە داوە کە بەڕاستی ئینسانی موسڵمان ئەبێ لە بینی ئەم دوو دانەیە، لە بینی ئەم دوو کێشانەیە، لە بینی ئەم دوو پێوانەیە بەندایەتی خوای پەروەردگار بکە. خوای گەورە لە ئاەتێکا فەرمێن نەبی عیبادی، بە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمی ئەی پێغەمبەری نازدار هەواڵیان پێ بە عەبدەکانم ئاگاداریان کە ئەبێ چۆن بەندایەتی خوای گەورە بکەن. ئەنی ئەنە الغەفور الرەحیم، سیفەتی لێخۆشبوون و بەزەیی خوای پەروەردگار و لوتف و ڕەحمەتی خوای پەروەردگار ئاگایان لێبێ. نەبی عیبادی، عیبادەتەکان و بەندەکانم ئاگادار کەرەوە کە من چیم. خوای گەورە وەسفی خۆیمان بووەکە ئەنی ئەنە الغەفور الرەحیم، من زۆر لێبوردەم، لە گوناهەکانیان خۆش ئەبم و بە بەزەییم بەرامبەریان، لوتفم هەیە بەرامبەریان، خۆشم ئەوێن، ئاگایان لەمە بێ. من نەهاتوم عەبدەکانم دروستکەم بەس بۆی عەذابیان بم، نەهاتوم ئاگر و ئاسنم گەرم کردبێ لە پێناوی ئەوە خواخوا بێ کەسێک پێی خواردانا ڕێک عەذابی بم. ئەنی ئەنە الغەفور الرەحیم، من خالقێکم خوای گەورە ئەفەرمێ بەندەکانم زۆر خۆش ئەوێ و زۆر حەزەکەم لیان خۆش ببم. زۆر ئاەتمان هەیە، زۆر ئەحادیثی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ئەمەی کە خوای پەروەردگار کاتێ بەندەی گوناهەکات پێی خۆشە کاتێکە گوناهەکاکە داوای لێخۆشبوونی لێکات تاوکو لوتف و ڕەحمەت و بەزەیی خۆی بڕژێنێ بەسەریە. بابەتەکەمان ئەوە نییە بچینە ناوێەوە، بەس ئەوەندە بزانن کە خوای گەورە دێت لێرە خۆیمان پێ ئەناسێنێ، پێناسی خۆیمان بۆکا، وەسفی خۆیمان بۆکا، فەرمێ بەندەکانم من لێخۆشبووم بەرامبەرتان، من خۆشم ئەوێن، بەڵام ئەنجا دوایەوە فەرمیوە ئەن عەذابی هو العەذاب الئەلیم. بەس ئاگاداریش بن لەوەی کە سزایەکم هەیە زۆر بە ئازارە، عەذاب و جەهەنەمێکم هەیە زۆر بە ئازارە، ئینتیقامێکم هەیە و غەضەبێکم هەیە زۆر بە ئازارە. خوای پەروەردگار پەنامان بە لە خەشم و قینی خوای پەروەردگار، لە جەهەنەمی خوای پەروەردگار، لە ڕق و تووڕەبوونی خوای پەروەردگار. ئەبێ دایم بەندەی خوا ئەوەندە لە کاتی بەندایەتێکەیە خوای گەورە بپەرستێ، بترسێ لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان تاوانێکی کرد، خوای گەورە ئازارەکانی، عەذابەکانی، سزاکانی زۆر بە ئازارە، ئینتیقامەکەی زۆر توندە. بەڕێزانم بێنە بەرچاوی خۆتان، ئاگری دنیا لە 7 بەش لە بەشی ئاگری جەهەنەم دروست بووە. یعنی تینی ئاگری جەهەنەم بورکانێ بێنە بەرچاوی خۆتان، بورکانێ 1 بەشە لە 7 بەش ئاگری جەهەنەم. بۆ کێ دانراوە؟ کێ ئەخرێتە ناو ئاگرەوە؟ خوای گەورە فەرمێ وەقودوها الناس والحیجارە. ئاگری جەهەنەم بەچی خۆشەکرێ؟ لە دنیای ئێمە نەوتەکەین بە ئاگرا، بنزینەکەین بە ئاگرا، ئاگری پێخۆش ئەەکەین. خوای گەورە پەنامان بە ڕۆژی قیامەت ئاگری جەهەنەم بە بەردێک کە عولەمان ئەفەرمون ئەو بەردە هەتا بسووتێ گەرمتر ئەبێ، هەتا بسووتێ گەرمتر ئەبێ لەگەڵ ئینسانە. خوای گەورە فەرمێ ئینسان هەچیت لێ بکەم لە ناو ئاگری جەهەنەمە ناڵم بفەوتی، وەکو ئەو بەردە ئەبێ هەر عەذاب بچێژی، هەر بێ عەذاب بچێژی لەو. ئەوە بۆ چییە؟ وەقودوها الناس، ئەم ئینسانانەیە. بۆیە ئینسان بەڕاستی بترسێ لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان خوای گەورە کاتێ محاسبە دەکات ناردیتی بۆ جەهەنەم، ئەو جەهەنەمە خوای پەروەردگار بۆ عەبدەکانی دیاری کردووە، بۆ بەندەکان، بۆ ئەم ئینسانانەی دیاری کردووە، هەڵبەتە بەندە ناساڵحەکان، ئەو بەندانەی کە هەموو سنوورێکی خوای پەروەردگار ئەبەزێن، ئەو بەندانەی کە لە ئێستا ئێمە
جاری وها ئەگەینە قەنەعەتی ئەڵێن ئەگەر جەهەنم لە بەردەستمانە بێ 10,000 جار ئەو ئینسانە بسووتێنین و بێنینە دەرەوە هێشتا بەلامانەوە دڵمان ئاو ناخواتەوە. ئەو جۆرە کەسانەی کە بە مەلاین و هەزارەها خەڵک ئێستا بە ئاگر و ئاسن ئەسووتێنن جەهەنمیان لە دنیاە بۆ ساز کردوون، ئەم جۆرە کەسانە ئەبێ ڕۆژێ هەبێ خوای پەروەردگار ئینتیقامیان لێ بسەرێ. بۆیە خوای گەورە فەرمی ئاگادار من بەندەکانم، من چەند بە ڕەحم و بە بەزەیم ئەوەندەش بە ئینتیقام و بە سزام. لە ئاەتێکا خوای پەروەردگار فەرمێ ئینەهم یسارعون فی الخەیرات ويدعوننا رغبا ورهبا. بەندە ساڵحەکان دایم پێشکەوتن ئەکەن لەوەی کە بگەنە باشترین دەرەجەی ڕەزامەندی خوای پەروەردگار. دایم ئەوەی ئەیکەن بە کەمی ئەزانن، هەڵپەیان و ڕاکردنیانە وەک سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشکەوتنیان بوو لە چاکەکردن کە ئەچون بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەمیان ئەچووی پێغەمبەری خوا چ کردەوەی چاکە زۆر بیکەم، ئەویان ئەیچووی پێغەمبەری خوا چ شتێک هەیە بیکەم و بێ بچمە بەهەشتەوە، ئەمی تریان هاو ئەی پێغەمبەری والحاصل دایم ڕۆژانە لە خزمەتی ئەم پێغەمبەرە لە پرسیارکردن و لە هەڵپەی ئەوا بوون بەچی ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنن. منافەسەیانە کرد، عومەری کوڕی خەتاب، ئەبوبەکری سیدیق، هەموو ماڵەکەی هێنای کرد بە خێر، ئەو نیوەی ماڵەکەی نیان ئەزانی چۆن بگەنە دەرەجەی ڕەزامەندی خوای پەروەردگار. ئەمەیە کە خوای گەورە فەرمێ وەیسارعون فی الخەیرات، دایم دەست پێشکەر بوون لە چاکەکردنە، دەست پێشکەر بوون لە چاکەکاریە. ئەبێ وابی بران ئەگەر بزانین بۆی دەرەجەی لە خواترسانی خۆت بزانی، ئەبێت دایم هەڵپەت بێ بۆ چاکە، ئەبێت دایم خۆپارێز بی لە خراپە. کاتێ ئیشارەت کرا بۆ ئەو کەسانی ئەگەر لە ناو کۆمەڵگایە بزانن کامە چاکە کارەکانن، یەکێک لە ڕەمزەکان تۆبی، یەکێک لەو کەسانەی کە بەڕاستی دوور بن لە هەچی جێگەی خراپ و شوێنی خراپ و مەوزوعی خراپ و قسەی خراپ، یەکێک ئیشارەی پێکرا تۆبی، لە بینی ئەم دوانابی، لە بینی ئەم دوانە لە ناو کۆمەڵگایە دەرکەوی، ئەو دڵنیا بەلەوەی کە لە لای خوای پەروەردگاریش هەروە دەرکەوتویت. ئەجا خوای گەورە فەرمی وەیەدعونەنا، کە بەندایەتی خوا ئەکەن کە ئێمە ئەپەرستن. خوای گەورە فەرمێ ڕەغەمەا وەڕەهەبا. ڕێک تەفسیری ئاەتەکەی پێشووترمان بۆ ئەکاتەوە فەرمێ لە بینی ڕەغبەت و ڕەهبەتە، لە بینی زۆر تەماعبوون بە خوای پەروەردگار و بە ڕەحمی خوای پەروەردگار و بە سۆزی خوای گەورە و بە بەهەشتەکەی خوای پەروەردگار، لەگەڵ ترسیش لە خوای پەروەردگار. لەم بینەیە عەبدایەتی خوای پەروەردگارەکەن، بەم شێوە بەندایەتی بۆ خوای پەروەردگارەکەن. وەیەڕجوونە ڕەحمەتەه وەیەخافونە عەذابەه، زۆر ئومێدیان بە ڕەحمی خوایە و زۆر لە عەذابەکەشی ئەترسن. زۆر وەکو عەرزم کردن بەڕێزانم، بڕۆن ناو قورئان بگەڕێن، دیراسی قورئان بکەن، قورئان بخوێننەوە، تەدەبوری بکەن، چونکە تەدەبور زۆر گرنگترە لە خوێندنەوەی قورئان، لێوردبوونەوە لە معناکانی قورئان. لەم فەرمایشتانەی خوای پەروەردگار کە بە پیرۆزترین کتابی ئاسمانی ناوزەند دەکرێت، لێی تەدەبورکەین، لێی ورد بینەوە، لە معناکانی تێبگەین، ئاەتەکانی هەمووی شی بکەینەوە. لە دەرەنجامە بۆمان دەرئەکەیە بەڕاستی خوای پەروەردگار لە بینی ئاەتەکانی عەذاب و ئاەتەکانی ڕەحمەتە ئەبێ عەبدایەتی بەم شێوەیە بکرێ. ئەگەر خوا نەخواسە دایم چاومان لە ڕەحمەتی خوای پەروەردگار بێ، و کاتە زۆر بێ لە یعنی لاموبالاتانە گوناهەکەین و تاوانەکەین و هەڵەنی خوا ئەرحەمە ڕاحیمین. بەبارەکەی تریشانە ئەگە ئەمەندە لە خوا بترسین، هەروە بزانین پێمان خواردانە، خوا بۆمان لە بۆسایە بمان خاتە جەهەنەمەوە، کاتە ئومێدمان بە ڕەحمەتی خوای پەروەردگار نامێنێ کە دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار بەقەر پانتایی ئەرز و ئاسمانەکان فراوانە. بۆیە بن بەڕێزانم خۆشەویستان، ئینسان هەتا ئەو کاتەی نەکەوتۆتە گوناحەوە، نەکەوتۆتە تاوانەوە لە پەنهانیە لە ئاشکرایە، بیری بێ کە خاڵقێک هەیە کە خاڵقی کەون و کائیناتە بە بەرچای ئەوەوە گوناهکردن چەند گەورەیە، چەند ناڕەحەتە. بەڕێزان تخوا چیە لە ئێمە هەموو یەکێ لەو تاوانانەی کە ئەنجام دەین، ئەگەر برا گەورەیە، کورە مامۆستایەکمان، کورە کەسێک کە شەرمێکی لێ بکەین لە بەرچای ئا لە ڕۆمانێ گوناهکەین، کە کێمان هەیە؟ بۆ بیر نەکەینەوە لە بەردەم خاڵقی کەون و کائیناتە، ئەو پەروەردگارەی کە ئەم هەموو ناز و نیعمەتەی بەسەرمانەوە هەیە، ئەم هەموو لوتفەی بەسەرمانەوە هەیە، چۆن شەرم ناکەین لە پەنهانیە بفەرمانی بکەین. بەڕێزانم عەرزم کردن لە تەفسیرکردنی ئاەتەکانە ئەمەمان بۆ ڕوون ئەبێتەوە کە
بەڕاستی پێویستە ئینسان بەندایەتی خوای پەروەردگار لە بینی خەوف و ڕەجایە بکە. ڕۆژێکیان پیاوێک لە شامەوە هاوبەڕای تاووسی کوڕی کەیسان کە یەکێکە لە عالمە بەڕێزەکانی ئیسلامە، ها داوای عیلمی لێ کرد، داوای زانیاری لێ کرد. ئەوش ئەوەندەی کە ضرور بوو لە پرسیارەکانی ئەوە لە داواکاریەکانی ئەوە جوابی دایەوە. ئەم پیاوەویستی هەستا بڕوە تاووسی کوڕی کەیسان ئاوا دەستی گرت، فەرمی ئەلا ئوجمیل لەکە علم القورآن والتوراة والإنجيل. وتی ئەتەوێت کەلیمەیەکت پێ بڵێم کە جەمعی هەچی معناکانی قورآن و تەورات و ئینجیل لە تێیدا کۆبوو بێتەوە؟ ئەتەوێت علمێکت فێرکەم بەڕاستی کورتکراوەی هەموو معناکانی ناو قورآن و تەورات و ئینجیلیش بێ؟ فەرمی بەلا، بۆنا بەرەوەڵام بە دوای ئەوەم، بەرەوەڵا هەموو هومێد و هیوایەکم بۆ ئەوەیە، ئەو هەموو ڕێگا دوور و درێژەی شام کە بڕیومە هاتووم بۆ ئێرە بۆ ئەوە هاتووم. فەرمی وەڵڵاهی جەمعی هەموو ئەم کتابانەی کە خوای پەروەردگار لە ئاسمانەوە ناردوویەتی ئەوەیە کە لە خوا ترسای بە شێوەیە لە خوا بترسی لەسەر عەرز و ئاسمانە کەسێک نەبێ بە ئەندازەی ئەو لێی بترسی. خەوفی خوا لە ژوور هەموو ترسەکانی دنیاوە بێ، لە ژوور هەموو ئەو ترسانەوە بێ کە تۆ لێ ئەترسی لە دنیاە، بەڵام ئەبێ خەوفی خوا لەسەر و هەمویانەوە بێ. وەڕەجا و ئومێدت بەرامبەر بە خوای پەروەردگار بە شێوەیەک بێ ئەو ئومێد و هیوایە هەچی ئومێد و هیوای تری دنیاە لەبیرێ بەرێتەوە. ئەوەشی بۆ خەڵک حەزەکەیت، یان ئەو شتە چاکانەی کە بۆ خۆت حەزەکەی دەستت کەوێ ئاوا بە لەگەڵ خەڵکیە. فەرمی وەڵڵاهی ئەگەر ئامەد بەدەستهێنا دڵنیا بە لەوەی کە بەڕاستی عیلمی هەچی کتەبە ئاسمانەکانە بەدەستت هێناوە، هەچی زانیاری و شارەزایی و ئەو زانستە هەیە کە خوای پەروەردگار لە قورئان و لە تەورات و لە ئینجیلە بۆ عەبدەکانی ناردووە لە چوارچێوەی ئەمە ئاسوورێتەوە. لە خواترسان خەوف من الله، ڕەجا بە ئومێدی خوای پەروەردگار عەبدێکی ساڵح بی لەگەڵ خەڵکە بە ئەندازێ ئەوەی کە ئەوەی پێت خۆشە خەڵک لەگەڵ تا بکە تۆش ئاوابی لەگەڵ خەڵکە. خوای گەورە هەرەمە ویستۆ لە عەبدەکانی وەیقیموا الصەلات، نوێشکەن، وەیؤتوا الزەکات. یقیموا الصەلات بەندایەتی بینی چاکردنی بینی خۆمانە لەگەڵ خوا، یؤتون الزەکات بریتیە لە ئیسلاحکردنی بینی خۆمانە لەگەڵ خەڵکە. بۆیە بەڕێزانم لە ئایەتەکەی سوورەتی بەقەڕە ئەگەر بگەڕێنەوە سەری، خوای گەورە فەرمی الذین یؤمنون بالغیب ویقیمون الصەلات. نوێشکردن شتێکی ظاهیرە بە بەرچاوی خەڵکەوە کرێت. خوای گەورە باسییان سیفەتەی ئینسانی مسلمانەکە. یؤمنون بالغیب شتێکی غەیبیە، لە پەنهانە ئێمە زیاتر لە خوا ئەبێ بترسین. دوایە فەرمی ومما ڕەزەقناهم ينفقون ويؤتون الزەکات. خوای گەورە ئێ بەندە لەسەر دنیاە بەم شێوە بێ، لە پەنهان و ئاشکرایە لە خوا بترسێ، بەندایەتی خوا بە کۆمەڵە شیعار هەیە لەسەر و هەمویان و نوێشکردنە بیکە، دوایەوە لەگەڵ خەڵکی شاباش بێ کە بریتێ لە زەکاتدان و دەستگیروی یەکتریکردن و بەهانە چوونی یەکتریەوە هەیە. ئەمە بەندەیەکی ساڵح و لە خواترس و ئەوەیە لە بەرامبەر بە خوای پەروەردگارە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەردانی یەکێ لە هاوڵەکانی ئەکات. لە کاتی نەخۆشی سەرەمەرگیایەتی کاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو عادەتی هەموو جاری هاوڕەکانی و هاوڵەکانی بەسەر ئەکردەوە لە کاتی ناڕەحەتەکانیە، ئەچێت کە سەردانی ئەم بەندەی خوایە ئەکات، ئەم سەحابەی پێغەمبەرەکە ئەفەرمێ ها وەزعت چۆنە ئەی بەندەی خوا، ئەی هاوڕێم وەزعت چۆنە؟ ئەو سەحابیە بەڕێزەش فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەخاف ذنوبی وأرجو رحمة ربي. لەم حاڵەی ئێستا تایەم زۆر لە گوناهەکانم ئەترسم، لە تاوانەکانم ئەترسم ببێ بە شاخێک و بکێ بەسەرمە، زۆر لە تاوانەکانم ئەترسم بچمەوە بەر بارەگای خوای پەروەردگار و خوای گەورە لەگەڵمان محاسەبەکە و تیا دەرنەچم، زۆر لە گوناهەکانم ئەترسم تای ترازوی ئەعمالی خراپەمی ئەوەندە قورس کرد بێ لە مقابلی چاکەکانمانە بێ.
تێی پێغەمبەری خوا ئینی ئەخاف ذنوبی وأرجو رحمة ربي زۆر لە تاوانەکانم ئەترسم بەس لەو لاشۆک ئەبیر ئەکەمەوە خوای پەروەردگار ڕەحمەتی چەند زۆرە، دەرگای تەوبەی چەند گەورەیە، بەزەیی و سۆزی بەرامبەر بە عەبدەکانی چەند زۆرە. ئومێدم هەیە خوای پەروەردگار تەجاوزی گوناهەکانم کا لێم خۆش ببێ. پێغەمبەری خوا فەرمی وەڵڵاهی هیچ کەسێک نییە لەم کاتەیە ئەم دوو سیفەتە لە دڵیا کۆ بێتەوە ئیلا خوای پەروەردگار تەجاوز لەسەر گوناهەکانی ئەکات وەی خاتە بەر ڕەحمەت و سۆزی خۆیەوە. خوای پەروەردگار بە هەموو لایەکمانەوە ببەخشێ کە ئەوەندە ترسی خوا و خەوفی خوا لە دڵمانە بێ بەرامبەر بە تاوانەکانمان، بەرامبەر بە گوناهەکانمان، بەرامبەر بە ئەو تاوانانەی کە ئەیکەین تاوانە بچکۆلەکانمان لا گەورە ببێ، تاوانە گەورەکان هەربی لێ نەکەینەوە. بترسین لەوەی کە لە ڕۆژی قیامەتە تای ترازوی ئەعمالی خراپەمان زۆر ببێ، تای ترازوی چاکەکانمان کەم ببێ. بترسین لەو ڕۆژێکی خوای پەروەردگار عەبدەکانی محاسەبە ئەکا و ئێمە ئەچینە بەر قاپی خوای پەروەردگار حسابی کردەوەکانمان لەگەڵا بکاتەوە. کتابی نامەی ئەعمالمان باتە دەست و بڵێ هذا أعمالك هذا كتبك تقرأ بنفسك. ئەوە کردەوەکانتە بیخوێنەرەوە، ئەوە ئەعمالەکانتە بیخوێنەرەوە. فمن وجد فيهن خيرا فليحمد الله ومن وجد فيهن شرا فلا يلومن إلا نفسه. بتیسین لەو ڕۆژێکی خوای گەورە کە نامەی ئەعمالمان دەداتە دەست و بڵێ کتێبەکەی خۆت بخوێنەرەوە، نامەی ئەعمالی خۆت بخوێنەرەوە، بزانە چی تێ ئەنجام داوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی وەڵڵاهی مادەم ئەم دوو شتە لەم دڵەیە کۆبووتەوە، دڵنیابە لەوەی کە خوای پەروەردگار تەجاوزی گوناهەکان تەکاو لە گوناهەکانی خۆش ئەبێ و دڵنیابە ئەخاتە ژێر ڕەحمەت و سۆزی خۆیەوە. بەڕێزان بەسەرهات و چیرۆک و بابەتی زۆرمان هەیە لە بابی لە خواترسانە، بە یەک محاضەرە و بەدە محاضەرە تەواو نابێ. بە یەک بابەتی کورت لە خزمەت جەنابتانە کۆتایی بە محاضەرەی ئەمڕۆمان دێنین ئینشاءڵڵا لە داهاتووە درێژتر لەسەر ئەم بابەتە ئەدوێین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەدیثێکمان بۆ ئەگێڕێتەوە فەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار دوو بەندە لەو بەندانەی کە خستێتە جەهەنەمەوە فەرمێ بڕۆن بۆم بێننە دەرەوە، بڕۆن بۆم بێننە دەرەوە، با بێن قسەیان لەگەڵا ئەکەم. کاتە دوو بەندەکە دێنن هەردووکیان بوون بە خەڵوت، هەموو گیانیان سوتاوە بە سەلاسیلی ناو جەهەنەمەوە هاتوونەتە دەرەوە. خوای گەورە فەرمێ ها وەزعتان چۆن بوو لە جەهەنەم، حاڵ و ئەحواڵتان چۆنە لە جەهەنەم؟ وتیان خوایە وەڵڵاهی شەڕە مەقیلە، خراپترین جێگە و ناڕەحەتترین جێگەمان هەبوو. فەرمووی وەڵڵاهی هیچی بەهۆی منەوە نەبووە، من خوایەکی زۆر بەڕەحمم، زوڵمم لە هیچ لە عەبدەکانم نەکردووە، تاوانی خۆتانە وای لێکردوون، بڕۆنەوە بۆ جەهەنەم، یەڵڵا لاشن لە بەرچاوم بڕۆنەوە بۆ جەهەنەم. ئەڵەیەکیان لە تاو ئەمرەکەی خوای پەروەردگار بەو هەموو زنجیرەوە ڕای ئەکرد بەرەو جەهەنەم. ئەوی کەشیان هەنگاوێ ڕۆشت و هەنگاوێ ئەمایەوە، هەنگاوێکە ڕۆشت و هەنگاوێ ئەمایەوە. خوای گەورە فەرمووی ئەو دوو بەندەم بۆ بانکەنەوە. بە یەکەمیانی فەرموو بۆ ڕات کردەوە بۆ جەهەنەم. فەرمی خوایە نەتیجەی بێفەرمانی تۆم زۆر بینیەوە، زۆرم لە دنیاە بێفەرمانی کردبوو، نەمێرا دیسانەوە بێفەرمانیت کەمەوە، بۆیە ڕام کردەوە بۆ جەهەنەم. فەرمی بێ ئیتریان تۆ بۆ خاوە خاوت کرد ڕۆیشتی. وتی خوای گەورە وەڵڵاهی زۆرم ئومێد بە ڕەحمەتی تۆ بوو، جارێک کە نەمنێریتەوە بۆ جەهەنەم. خوای گەورە فەرمووی
والله مادەم تۆ ئەوەندە لە خەوفی من چۆتە دڵتەوە لە مەولا ئەمینم کردی لە خەوفی من و لە ترسانی من بیبەن بۆ بەهەشت. تۆش مادەم ئەوەندە ترسی من لە دڵتایە لە مەولای تر نادنێرمەوە بۆ جەهەنم و ئەوە ڕەحمی خۆمم پێ کرد ڕژدان بەسەر تا و بیبەن بۆ بەهەشت. خوای پەروەردگار لە هەردوو لایەن خۆش بوو. بەڕێزانم زۆر ئومێدمان با بە ڕەحمی خوای پەروەردگار هەبێ بەوەی کە خوای پەروەردگار ئێمەی خۆش ئەوێ ئێمەی بۆ دروست نەکردومان خاتە جەهەنم. خوای پەروەردگار هیچ مەخلوقی لە مەخلوقەکانی بە ئەندازەی ئینسان خۆش ناوێ ئەو دڵنیا بن لەوە بە مەلایکەکانیشەوە. واللهی هەچی مەخلوقاتی خوای پەروەردگار هەیە هیچیان بە ئەندازەی ئینسانەکان خۆشەویست نین لای خوای پەروەردگار لەسەر و هەمووشیانەوە سەرداری مرۆڤایەتی کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە دڵنیا بن لەوەی کە خۆشی ئەوون خوای گەورە لە بیانوشە بۆی کە لێتان خۆش بێ. بەڵام ئەوەندەش بزانن کە خوای پەروەردگار جاری وایە لەسەر یەک کەلیمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ فەلا یوبالی هەر گوێشتان پێ نەیاوە 70 ساڵ لەناو جەهەنەماتان سووتێنێ. بۆیە بەڕێزانم ئەم بابەتە زۆر هەڵەگرێ بە بابەتێکی زۆر فراوانە. تەنها ئامۆژگاری من بۆ خۆشم و بۆ ئێوەی بەڕێزیش ئەوەیە کە ئاگاداری ئەوە بین کە بەندایەتیکردنی خوای پەروەردگار هەروە ئاسان نییە هەروە سەرپێی نییە هەرەوەندە نییە بە قسەی زل و بە کەلیماتی گەورە گەورە وابزانانی ئێمە لەخوا ترسین. لەخوا ترسان ئەوەیە کە بەڕاستی ئینسان لە کاتی نهێنی و ئاشکرایە کاتی پەنهانی و کاتی ئاشکرایی وەکو یەک وابێ هەموو ئەو دەقانی کە لە ئاشکراییە ئەبێ هەستکا لە کاتی پەنهاییشدا ئاوا خوای گەورە مراقی و چاودێرە بەسەر کار و کردەوەکانیەوە. خوای گەورە وامان لێ بکە ببینمە بەندەیەکی ساڵح بەندەیەکی لەخوا ترس و کردەوەکانمان لە کاتی پەنهان و ئاشکرایەوەکو یەک بێ و هەتاوەکو خوای پەروەردگار بەهۆی ئەم لەخوا ترسانەمانەوە ومێد و ڕەجا و ڕەحمەت و سۆزی خۆی بڕژێ بەسەرمانە لە ڕۆژی قیامەتا بە ڕوویەکی سوورە و حەشرمان کا و لە جەهەنەم بمان پارێزێ و بە بەهەشتی بەرینمان شاد کات. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المؤمنين وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين.